وڵا بەداخەوە بە دەستێکی ڕەش باوکم تیرۆر کرا من پێم خۆشە ڕوونکردنەوەیەک لەم کەناڵەی جەنابتانەوە بڵاوکەمەوە. ئێمە لێرە و لێر لەوێ ئەبیسین لە پەیجەکان لە سۆشیال میدیا بەعام ئەم پیاوە على ساز کێشەی کۆمەڵایەتیە بوو یان کێشەی لەگەڵ ماڵی خۆیان بووە یان کێشەی زەوی زار و ماڵی عارەب و ئەم شتانە وڵای ئەم شتانە ئەسڵ و ئەساسی نییە و دوورە لە ڕاستیەوە ئەوەی ئەو پەیجانە بڵاویەکەن و ئەوترێت تەنها بۆ کۆمەڵێ مەرامی خۆیانە ئەگینا ئێمە وەکو باوکم و کوڕەکانی و عایلەمان کێشەی کۆمەڵایەتیمان لەگەڵ هیچ کەسێکان نییە، هیچ کێشەیەکمان نییە. ئەوەی کە کراوە تەنها دامادە دەستگا ئەمنیەکان چاوەڕێی دەستگا ئەمنیەکانی لێکۆڵینەوە بکەن و بۆ ڕایگشتی بڵاویکەنەوە. تا لە ماوەکانی ڕابردوودا هیچ کێشەیەکی لەگەڵ هیچ کەسایەتێکدا نەبوو؟ نا، باوکم هیچ کێشەیەکی لەگەڵ هیچ کەسێکان نەبووە و پیاوێکی کۆمەڵایەتی بوو و کەسایەتیەکی تایبەتی هەبووە لە مەنتیقەی گەرمیان و کوردستان بەعام. نەوەڵا هیچ کێشەیەکمان نە باوکم نە کوڕەکانی نە عایلەشمان هیچ کێشێکی کۆمەڵایەتیمان لەگەڵ هیچ کەسێکان نەبووە. تەنها ئەمەوێ ئەوە ئەلێرۆ ڕوونکردنەوەی بڵاوکەینەوە کە لە کۆمەڵی پەیج ئەبیسین ئەم پیاوە کێشەی کۆمەڵایەتی بۆ لەگەڵ عایلەی خۆی یاخود چوزانم زەوی و زار و ماڵی عارەب و ئەم شتانە وەڵای ئەسڵ و ئەساسی نییە و تەنها بۆ چاواشەکاری و بۆ کۆمەڵێ مەرامی خۆیانە. بەڕاستی ئێمە ئەم کەیسەمان داوەتە دەستگا ئەمنیەکانین، چاوەڕێی دەستگا ئەمنیەکانی لێکۆڵینەوە بکەن و تا ئێستا بەڕاستی هیچ سەرداوێک لە لای دەستگا ئەمنیەکان و لە لای خۆمانیش نییە. گومانمانیش لە هیچ کەسێک نییە، شکاتمان لە هیچ کەسێک نییە.